بینەران سڵاو، ئەمڕۆ ساڕۆژی ڕووداوێکە کە لە مێژووی کووردا هاوشێوەی نەبووە، بەڵام لێکەوتەکانی هێندە زۆر بوون. هەرزوو ئاهەنگگێڕان و خۆشی ئەو ڕۆژەی بیری زۆرێک لەوانش بردەوە کە بە دەنگێکی زوڵاڵ دەیانگوت بەڵێ بۆ سەربەخۆی. ڕۆژی 25 مانگ بڕوونە سەر سندوقەکان، چارەنووسی خۆتان دیار کرد. ئەوەی لەگەڵ ئەمە بی ئەمە سندوقەکان ئەوی بشترسی بۆ نەچی یان بە بڵێ نەخێر. ڕۆژی 25 ئەیلولی 2017 ڕێفراندۆم ئەنجام درا و نزیکەی لە سەدا 93 خەڵکی لە باشووری کوردستان بە بەڵێ دەنگیاندا و لە سەدا 7 نەخێریان هەڵبژارد. لە دوای ڕێفراندۆم ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر وەک دیارترین لێکەوتی ڕێفراندۆمەکە دانرا، بەڵام لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا زوو ناوێک بەگوێی هاوڵاتیانی باشووری کوردستاندا دراوە و دەدرێت کە پێشتر زۆرێک پێی ئاشنا نەبوون و ئەزموونی بڕیارەکانیان نەکردبوو، ئەویش دادگای باڵای فیدراڵیە. لدى تدقيق والمداولة من المحكمة الاتحادية العليا. ئەم دادگایە تەمەنی 18 ساڵە. لە ساڵی 2017ەوە بڕیارەکانی زۆر جار لەبارەی هەرێمی کوردستانەوەیە. دوایینیان بڕیارێکی دوێنێیەتی کە درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندنەوە و ئەو ئەنجومەنەی کە 9 ساڵە هەڵبژاردننی بۆ ئەنجام نەدراوە ئیدی ناوی لە نێو ناواندا نامێنێت. لەگەڵم بمێنەوە باسی هەندێک بڕیاری دیکەی دادگای باڵای فیدراڵیتان بۆ دەکەم کە لە دوای ڕێفراندۆمەوە لەبارەی هەرێمی کوردستانەوە دەری کردووە. نزیکەی 5 مانگ پێش ئێستا و لە ڕۆژی 30 ئایاردا دادگاکە بڕیارێکی دیکەی لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکرد، ئەویش هەڵوەشاندنەوەی درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بوو. سەرۆکاتی پەرلەمان بە بێدەنگی ڕێکارەکانی جێبەجێکردنی بڕیارەکەی گرتە بەر و کۆتایی بەو خولەی پەرلەمان هێنا و ئێستا نە پەرلەمان کارایە و نە ئەنجومەنی پارێزگاکانیش. هەر لەم ساڵدا دادگای باڵای فیدراڵی با بڕیارێکی دیکە هەرێمی کوردستانی شۆک کرد کاتێک لە 25 کانونی دووەمدا سەرجەم ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەڵوەشاندەوە کە تایبەت بوون بە ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان. بڕیارەکە بووە هۆی ڕێگری لە ناردنی ئەو 400 میلیارد دیناری بەغداد جاروبار بۆ هەرێمی کوردستانی دەنارد. ئەمە بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستانی تووڕە کرد و مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێم دادگاکەی بە مەحکەمەی سەورەی سەردەمی بەعس چوان. 2 مانگ پێشتر و لە 23 تشرینی دووەمی 2022دا دادگای باڵای فیدراڵی بڕیارێکی دیکەی لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکرد. بە گوێرەی بڕیارەکە حکوومەتی هەرێم پابەند دەکات بەکارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتوو کە ساڵی 2014 لە پەرلەمانی عێراق دەرچووە و لە عێراق کاری پێدەکرێت. بە گوێرەی ئەم یاسایە موچەی خانەنشینی لە 400,000 دینارەوە دەست پێ دەکات، بەڵام حکوومەتی هەرێم هێشتا پابەندی ئەم بڕیاری دادگاکە نەبووە و کار بە یاسایەک دەکات کە لە ساڵی 2006 دەرچووە و موچەی خانەنشینی لە 220,000 دینارەوە دەست پێ دەکات. هەر لە ساڵی 2022دا دادگای فیدراڵی بڕیارێکی دیکەی لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکرد، ئەو جاریان کەرتی وزەی هەرێمی کوردستانی گرتەوە. ڕۆژی 15 شوبات دادگاکە بڕیاریدا بە نادەستوریبوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان و ناچارکردنی هەرێم بەڕادەستکردنی نەوتەکەی بە حکوومەتی فیدراڵی. بەرپرسانی حکوومەتی هەرێم بە توندی دژی ئەم بڕیارە وەستانەوە و پێوەی پابەند نەبوون، وەکەوەی نەبایان دیوە و نەبۆران هەناردەی نەوت بەردەوام بوو تا ئەو کاتەی بە گوێرەی بڕیارێکی دادگای نێوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس هەناردەی نەوتی هەرێم لە 25 ئازاری ئەم ساڵ بتسليم كامل الإنتاج النفطي المنتج في الإقليم إلى وزارة النفط الاتحادية. بەگەڕانەوە بەنێو بڕیارەکانی دادگای فیدراڵی لە ساڵی 2022ەوە بۆ 2018 بڕیارێکی ئەوتۆی لەبارەی هەرێمی کوردستانەوە تێدا نییە، بەڵام ڕۆژی 20 تشرینی دووەمی 2017 واتە دوای 2 مانگ لە ئەنجامدانی ڕێفراندۆم دادگاکە بڕیاریدا بە نادەستوری بوون و هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕێفراندۆمەکە،
بەڵام هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بە بڕیارەکەەوە نیشان نەدا و حکوومەتی هەرێم بە بڕیارێک ئەنجامی ڕێفراندۆمەکەی سڕ کرد نەک هەڵی بۆشێنێتەوە وەکو ئەوەی لە بڕیارەکەی دادگای فیدراڵیدا هاتبوو. لە پاش ئەم بڕیارانە دادگای فیدراڵی ئیدی ناوێکی ئاشنایە بە خەڵکی باشووری کوردستان زۆرجار بۆ یەکلایکردنەوەی هەر پرسێک هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی هەرێمیش پەنای بۆ دەبرێت.